خۆشەویستانی کورساتنی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانەمە شۆ بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. هەرچەندە عێراق کۆمەڵێک گرفت و کێشەی سیاسی و سەربازی و تەندروستی و کۆمەڵایەتی هەبوو و وێڕایەوەی کۆمەڵێک کێشەی خزمەتگوزاریشی هەبوو و لە چەند ڕۆژی ڕابردوودا و بە دیاریکراویش دوێنێ موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر کە لە ئێستادا وەکو باس دەکرێت هەیمەنەیەکی گەورەیان بەسەر حکوومەتی ئێستای عێراق و شەقامی عێراقیدا هەیە، وتی ئێمە لە هەڵبژاردن ئەکشینەوە. ئەمە شۆکێکی بۆ عێراقیەکان و تەنانەت وڵاتی ئیقلیمیەکانیش دروست کرد. ئێستا عێراق لەناو هەموو ئەو کێشانەی کە هەیە لە چوارچێوەی یاخود لەناو تونێلێکی تاریکدایە. ئەو سەری تونێلەکە بەچی دەرەکەوێت؟ ئاسۆ ڕوونەکانی عێراق چێ دیاریەکات؟ ئایا هەڵبژاردن لە عێراق ئەنجام ئەدرێت؟ ئەگەر هەڵبژاردن ئەنجام نەدرێت، ئایا چارەنووسی عێراق و عێراقیەکان بەرەو کوێ؟ لەناو ئەو هەموو کێشانەدا عێراق چۆن ئەتوانێت لەو تونێلە تاریکەدا بێتە دەرەوە؟ بەرنامەی ئەم شەوی ڕەهەن باسی کێشەکانی عێراق و ئاسۆکانی چارەسەر لە عێراقکە بە میوانداری هەرێک لە بەڕێزان لەولێرە و دکتۆر ئاراس عەبدوڵڵا چاودێری سیاسی و هەروەها لە کەرکووکەوە مامۆستا محەممەد نەسرەدین سکرتێری مەکۆی کەرکووکی بزوتنەوەی گۆڕان. سوپاس بۆ دوو میوانی ئازیزمەوە بڕیاریشە لە بەغدا کەمێکی تر بەڕێز محەممەد حسام الحسونی سەرکردە لە ڕەوتی حکمە لە بەرنامەکەمان بەشدار بێ. سەرەتا لە دکتۆر ئارازە پرسم بەڕێز کاگاراس، ئێوە ئەو کێشانە خوێندنەوەی ئێوە بەو کێشانە چییە؟ ئایا ئەمە هەر مزمینە ئەم کێشانە لەگەڵ عێراقەیە یاخود ینی وەکو ئەوترێ ئەو سەری تونێلەکە لە عێراق دیارە یاخود هەر لە تاریکی ئامێنێتەوە؟ شەوتان باش سلااو لە بەڕێزی بەڕێزت لە ناو ستۆدیۆ لە سلێمانی ڕێز خۆشەویستین بۆ بینێرانی بەرنامەکەتان هەیە. طبعاً عێراق وڵاتێکی قەیراناویە، لە قەیران بۆ قەیرانیشتر هەنگاودنێ. کێشەکانی عێراق تەنیا لەسەر ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتی نییە، کێشەکانێکی لەسەر ئاستی ناوەخۆش هەیە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ئابووریەوە تووشی کۆمەڵەیە بووە. عێراق کێشەی هەیە لەگە وڵاتانی جیران لەسەر کۆمەڵێک پرسی سیاسی و کۆمەڵێک پرسی نێودەوڵەتی، لەسەر ڕووبارە نێودەوڵەتیەکان، لەسەر ئەو دەریاچانێک بە بەحری ئیقلیمی عێراقی هەژمارەکرێن. بە کورتی و بە پوختی دەتوانین بڵێن عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی لە زەمین و لە ئاسمان و لە دەریاوە وڵاتێکی بێسەروەریە لە هەر چوارلایەوە کێشەی بۆ دروست دەکرێت. جگە لەوانێکەوە کێشەی بۆ دروست دەکرێت تۆشی کۆمەڵی قەیرانی سیاسی ناوەخۆیی بووە. ئەگەر بێت و سیرکەین بە درێژایی مێژوو لە 2023ەوە با بڵێن کەت لەو کاتێکەوە سیستەمی نوێی عێراق دامەزرا دوای ڕوخانی ڕژێمی بەعس، عێراق بە کۆمەڵی قەیراندا تێپەڕی چەندین حکومەت و چەندین دەسەڵاتی سیاسی گۆڕدرا لە وڵاتە، بەڵام کێشە بنەرەتەکانی ئەم وڵاتە چارەسەر نەکرا. بۆیە ئەبێ خەلەلەکە دیاری بکرێت. سەرچاوی کێشەکانی عێراق چییە؟ ئایا سەرچاوی کێشەکانی عێراق لە ئەوەیەکەوە خەڵکی عێراق ناتوانێت ئیدارەی وڵاتەکەی بکە، یاخود ئەوەیەکەوە وڵاتی عێراق وڵاتێکی بێسەروەریە وەکو کۆنتترۆلێک لە دەرەوە ئاراستەکانی پێدەگۆدرێ و ئاراستەکانی پێدیاری دەکرێت. ئەوانە کۆمەڵی کێشەن، کۆمەڵی ڕەهەندن کە تاوەکو ئێستا عێراق نەیتوانیوە لەسەر پێی خۆی بوەستێ، نەیتوانیوە باری ئابووری هاوڵاتیانی عێراقی چارەسەر بکە، نەیتوانیوە کێشە سیاسیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکە، هەم نەشیتوانیوە لە نێوان بەرداشی ئەمریکا و ئێران لە ناوچەکەدا پارسەنجی خۆی ڕابگرێ، بتوانێت بە هەر چۆنێک بێت عێراق لە گۆڕەپانەکەدا بمێنێتەوە ڕۆڵی سەرەکی هەبێ لە پەیوەندی نێودەوڵەتیەکان و لە پەیوەندی ئیقلیمیەکان لە ناوچەکەدا. بەڵام بەداخەوە بەهۆی ئەو سیاسەتە چەوتانەیەکەوە پارتە سیاسەکانی عێراق کە لەتونەتەنەوە حکومەت و پەیڕەویەکە نەتاوەکو ئێستا نەیانتوانیوە حکومەتێکی تۆکما دروست بکەن، هەم هاونیشتمانیانی عێراقی لە هەرێمی کوردستانەوە تاوەکو بەسرا بە خۆشگوزەرانی بژین، هەم لە ڕووی سیاسی و پێگەنەوە دەوڵەتەکەش نەماتوانیوە پێگەیەکی نێودەوڵەتی دروست بکەین. طبعاً ئەوە ڕەهەندی نێوخۆییشی هەیە و ڕەهەندی ئیقلیمیشی هەیە و ڕەهەندی نێودەوڵەتیشی هەیە. بەڵێ گەڕێمەولات دکتۆر مامۆستا محەممەد، ئەم کاتت باش ئێوە لە کەرکووکن، ینی بەشێکی کێشە گەورەکانی عێراق لای ئێوە یاخود بڵێن کۆکراوەی لە کەرکووکە. ئێستا وەکو ئەوەی هەندێک لە چاودێرانی سیاسی باسی لێوە دەکەن، ئەم کێشانی ئێستا هەیە ئەتەقێتەوە یاخود وەکو کۆی ئەو کێشانی لە 2023 و لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە هاتووە
پینە ئەکرێ و دوجار لە شوێنێکا تەنفیسەکە و وەک خۆی ئەڕوا مەسارەکە، ینی تەقینەوەیەکچی یاخۆت گۆڕانکاریەکی ڕیشەی و جەزیری ڕوونادا لە عێراق. بۆ چوونی ئێوە لەسەرەمە؟ پێشکی سڵاو ڕێزم بۆ بەڕێزت بۆ بەڕێستا کەناڵی کورسات نیوز و بۆ میوانە بەڕێزەکان. کاکە زانە وەسپێکی زۆر جوانتانداناوە عێراق لە تونێلێکی تاریکدا. ئەبێ پێش ئەوە باسی ئەوە بکەین ئەو هۆکارە نەچین کە عێراقیان بەرەو ئەو تونێلە تاریکە برد و کۆتایی ئەو تونێلە تاریکە ئایا لە نهایەتی ئەو تونێلەدا ڕووناکیەک یاخود ئاسۆیەکی ڕوندارە یا کۆتایی ئەو تونێلە تاریکە عێراق بەرەو ئەوە دەبا بیکاتە سووریایەکی دووەم یان ئەفغانستانێکی دووەم. پێشەکی ئەو هۆکارانەی کە عێراقی بەرەو ئەو تونێلە تاریکە برد کاکزانە پێم وایە یەکەمیان گەندەڵی ئەو گەندەڵیەی کە سەرتاپا دام و دەستگاکانی حکوومەتی عێراقی تەنیوە لە دوای 2023ەوە کە ئێستا بۆ خۆی بەگژاچوونەوەی گەندەڵی کە بۆتە دیاردە پێم وایە خەریکە بێتە کارێکی زۆر ئەستەم. دووەم هەوکار ئەوەی کە عێراقی بەر ئەو تونێلە برد بۆ خۆی عێراق بۆتە گۆڕەپانێک بۆ تەسفیەکردنی ململانەی ئیقلیمی و نێودەوڵەتی. ئێستا زۆر هێزی ئیقلیمی و نێودەوڵەتی عێراقیان کردوتە گۆڕەپانێ بۆ یەکلاکردنەوەی ململانەکانیان. دووەم بوونی مؤسساتێکی حکومی لاواز لە بەرامبەریدا بوونی میلیشیای چەکداری وە چەک لە دەرەوە دەسەڵاتی حکوومەت و یەکێ لە هۆکارەکانی ترش ئەوەیە ململانەیەکی سیاسی کاکەزانە قورس ئێستا هەیە لە عێراقا لە بینی لایەنە شیعەکان لە بینی لایەنە سونەکان و لایەنە کوردیەکان سەرجەم ئەم ململانە سیاسی قورسانش کاکەزانە هیچی لە چوارچێوەی گەڕاندا نییە بۆ ئەوەی دەواازەیەک بۆ ئەوە بدۆزنەوە عێراق لەو تونێلە تاریکە ڕزگار بکەن. و ئێستا ئەوەی زیاتر عێراقی بەرەو ئەو تونێلە تاریکە ئەو بێئومێدیەی کە ئێستا لای عێراقیەکان هەیە لەوەی ئەم سیستەمە سیاسی ئێستا هەیە و ئەو کەسانی کە ئێستا عێراق بەڕێوە دەبن لە دوای 2023 تا ئەمڕۆ هیچیان بەرنامەیەکیان پێ نییە بۆ ئەوەی عێراق لەو تونێلە ڕزگارکەن و نێلن عێراق لە کۆتایی ئەو تونێلە ببێ بە ئەفغانستان یا بە سووریا. کەواتە ئەو هۆکارانەی کە ئەمڕۆ عێراقی بردۆتە ئەو تونێلەوە هەندێکیان ناوخۆی عێراق خۆی بەرپرسە لێی و هەردێکیانش هێزە ئیقلیمی و نێودەوڵەتەکان عێراقیان بەرەو ئەو تونێلە تاریکە بردووە. مامۆستا محەممەدیانی ئەوەی کە بەڕێزت باسی ئەفغانستانەکەی مەسەلەن باز لەوە کرێگەر ئەم هەڵبژارنی پێشوەختە ئەنجام بدرێ و دوجار بتواندرێن عراقیەکان جارێکی تر لەسەر حکوومەتێک کۆک بن ئەو کاتە بۆ عراقیەکان تا ڕادەیەک باشترە بێ. بەڵام وا باسە کرێگەر بێتەوە و هەڵبژاردنە نەکرێەوە دۆخەکە بەم شێوە بێ. ئەمریکا چیتر چاوەڕوانی ئەو پێکدادان و ئەو بەرزی و نزمی و مەدوزەزرە ناکات و دوجار وەکو ئەفغانستان بەجێ هێڵێ. بۆ چوونی تۆ لەسەر ئەمە؟ کاکەزانە ئەوەی وای کرد ئەمریکا ئەفغانستان بەجێبێرێ دوا هەڵبژاردن کە لە ئەفغانستان کرا بۆ سەرۆک کۆماری ئەفغانستان لە ڕۆژی سوێن خواردنی سەرۆک کۆمار هەر لە ناو پایتەختی ئەفغانستاندا لە کابۆڵ دوو کەس لە دوو شوێنی جیاواز سوێندی سەرۆک بوونیان دەخوارد لە بەرەوەی ڕازی نەدەبوون بە ئەنجامی ئەو هەڵبژاردنە و بۆ خۆی فەرماندەیەکی ئەمریکیەکان باز لەوە دەکا ئەڵێ ئێمە 2400 میلیارد دلارمە لە ماوەی 20 ساڵا سەرف کرد لە ئەفغانستان بۆ ئەوەی حکوومەتێک دروستکەین سیستەمێکی سیاسی دروستکەین بتوانێت ئەو وڵاتە بگوازێتەوە لەو قۆناغە تاڵی کەتی و بۆ قۆناغێکی باشتر. بەڵام ئەوە دەبینین ئەو خەڵکەی کە لەوێن ئەو سیاستمەدارانەی ئەوێ شایستەی ئەو دەرفەتە نەبوون ئەو دەرفەتیان لە دەستدا. ئێستا دێمون سەر پرسیارەکەی بەڕێزت ئایا هەڵبژاردن لە عێراق ئەبێتە فریاد ڕز بۆ ئەوەی عێراق لە کێشەکانی دەرباسکە و عێراق ئەمریکاش ناچار نەکە بە دەردەکەی ئەفغانستان شەوێک هەستین بەیانی بڕیاری کشانەوە بدا. من پێم وایە ئەوەی کە ئێستا دەیبینین بە تایبەتی لەو فەوزا چەکەی کە لە عێراقەیە لەو فەوزا سیاسی لەو ململانیە بۆ خۆی ئێستا بینین گۆڕەپانی ململانیەی هێزە میلیشیا چەکدارەکان و ئەمریکا لە ناو خۆی عێراق گواستراوەتەوە بۆ هەرێمی کوردستان دەبینین هەرماوەیەک هێرش دەکرێتە سەر هەولێر پایتەختی هەرێمی کوردستان هێرش دەکرێت سەر ئەمریکیەکان. کەواتە بۆ خۆی ئەگەر بێت و ئەوەی بۆ ئەفغانستان ڕاست بێ ئەمڕۆ بۆ عێراقش دوای تێپەڕبوونی ئەوەندە ساڵە لە دوای 2023 تا ئێستا ئایا ئەو هەموو قوربانی و مەسرفەی ئەمریکا کردی لە عێراق توانی عێراق بکە بە نمونەیەکی وڵاتێکی دیموکراسی لە ناوچەکە سیستەمێکی حکومڕانی شایستە بەگەلی عێراق دروست بێ هەمومان ئەتوانین بە ئاسانی وڵامی ئەوە بدەنەوە نە سیستەمە سیاسیەکەی لە ئاستی توموحی خەڵکە و نە ئەمەی ئێستاش لە عێراقا لە ئاستی پێشبینیەکانی ئەمریکەکان بۆیە
ڕەنگە بۆ خۆی ئەم هەڵبژاردنە دوا دەرفەت بێ بۆ ئەوەی دوا دەرفەتی ئەمریکیەکان بێ بیدەن بە عێراقیەکان بۆ ئەوەی بە دەردی ئەفغانستان عێراقش بە دەردی ئەفغانستان نەچێ بەوەیە زۆر گرنگە ئەم پرۆسەی هەڵبژاردنەی کە دێ هەمومان بەو ئاراستە و بەو چاوە سەیریکەین دەبێ ئەم هەڵبژاردنە جیاواز بێ لە هەڵبژاردنەکانی ڕابردوو دەبێ بەرهەمی هەڵبژاردنەکە ئومێد ببەخشێ بە عێراقیەکان ئەجینا من پێم وایە ئەگەر بێت و هەڵبژاردننی داهاتوش بۆ خۆی ئومێد بە عێراقیەکان نەبەخشێ و ئومێد بە هێزە نێو دەوڵەتەکانی کە پاڵپشتی عێراقش نەبەخشێ پێم وایە ئەو توێنێ لە کۆتاییەکەی یان دەبێ بە ئەفغانستان یا دەبێ بە سووریا عێراق. بەڵێ بەڕێز کاگاڕاستیانی بەڕێستان ناوەناوە چنە بەغداش بەوەی خوێندنەکەتەوە ئەو خزمەت گوزاری و ژان و گوزەرانەی کە خەڵک هەیەی لە بەغدا وەزائیدەن ئەو قسەی بیبەستینەوە بۆ قسەی مقتەدا سەدەر مەسەلەن کاڵێ هیچ خزمەت گوزاریەک نییە و دۆخەکە زۆر خراپە و ئێمە خۆمان بە بەرپرس نازانین چ لە حکوومەتی ئێستا و بڕیاریدا لە حکوومەتی داهاتوش ئەم قسێ لە بەرمەبنای چییە؟ ینی بەرمەبنای ئەو کەمی خزمەت گوزاریە ینی ئەو تا ئێستاش میوانەکەی من ڕەنگە بەهۆی خراپی ترافیکەوە نەگەیشت بێتە ستۆدیۆی بەغدا ینی هۆکار چییە کاک دکتۆر ئاراس؟ طبعا هیچ گومانی تێدا نیە بارودۆخی ژیان لە عێراق بە تایبەتی لە بەغداش کە پایتەختی عێراقە کاتێک کۆ دەچێ ناو بەغدا هەست ناکێت کە تۆ دەچێت ناو پایتەختی وڵاتێکی گەورە بۆیە بەغدا و ناوچەکانی تری تەواوی عێراق باڵێن تەواوی ناوچەکانی تری عێراق لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی خزمەت گوزاری کارەبا لە ڕووی خزمەت گوزاری ئاو لە ڕووی خزمەت گوزاری ڕێگاوبان لە ڕووی خزمەت گوزاری نەخۆشخانە ئاوا دەیبینین لە ناوەنە خۆشخانە ئاگر هاگر دوکەوتنەوە ڕۆ ئەداتەوە کۆمەڵە خەڵکەیڕن طبعاً لە ڕووی خزمەت گوزاریەوە عێراق لە یەکێ لە وڵاتە پاشکەوتەکان دادەنرێت لە ڕووی پەروەردەیی لە ڕووی تەندروستی لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی لە بوارەکانی شارەوانی و بە تەواوی ئەو ڕێچکانەی کەوا خزمەتی هاونیشتمانی پێدا دەکرێت عێراق زۆر دواکەوتووە طبعاً ئەو دواکەوتیە و دواکەوتە وای لێ کردووە لە هەڵبژاردنەکانی پێشوش 150 خەڵکی عێراق ناچێتە سەر سندوقەکانی دەنگدان لەوانەیە ئێمە لە ڕاگەیاندنەکان کۆمەڵی ژمارە و داتەمان بەردەست بێ بەڵێ ڕێژەی بەشداریکردن لە عێراق ئەوەندە بووە بەڵام لە ئەساس و لە ڕاستەکەیدا 150 خەڵکی عێراق حیزبی نییە و لە ئەنگری هیچ حیزبێکی سیاسی عێراقی نییە کەواتە ناچێتە دەنگدان کە دەنگ بەو حیزبە سیاسیانە نەدا خۆی لە خۆیدا ئەوا لێرەدا خاڵێکە دوو ئەو هەموو کێشەیەک لە دوایەکانی کەوا لە عێراقدا سەر هەڵدەدات لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکەوە لە ڕووی خراپی بارگوزرانی خەڵکەکە ئەوە هەموو بۆتەوەی هۆکارێکەوە مقتەدا سەدر بەیان نامەیە بڵاو کاتەوە خۆی خوێندنەوەی جۆراجۆرش بۆ وتارەکەی مقتەدا سەدر و لە دوانەکەی مقتەدا سەدر کرا هەندێک کەس وتارەکەی مقتەدا سەدر وا لەگەداتەوە کەوا عێراق لە ڕووی عملی سیاسی فەشەلی هێناوە گەیشتە بنبەست هیچ دەرگایەک نییە بۆ ڕزگار بوون و ئەمەلی چارەسەرکردنی کێشەکانیش نییە هەندێک لە بیرروڕایتر لە شەقامی عێراقی دەڵێن خۆی مقتەدا سەدر 54 کورسی هەبوو لە پەرلەمانی عێراق مقتەدا سەدر جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی هەبووە مقتەدا سەدر لە کابینەی وزاریەکان یەک لە دوایەکەکان وەزیری هەبووە مدیر عامی هەیە و سەرۆکی شارەوانی هەیە لە هەموو شارەکانی عێراق خۆی بەرپرسیاری یەکەمە لە نەبوونی خزمەت گوزاری بە حکمی ئەوەی براوەی یەکەمی هەڵبژاردنەکەی پێشوو بووە کەواتە ئەوە خۆدزینەوەیە لە بەرپرسیارەتی لە چارەسەرکردنی کێشەکان خاڵێکی تریش هەندێک کەس وای دەبینێکەوە ئەو بانگەوازەی مقتەدا سەدر بە بەشداری نەکردن لە هەڵبژاردننی ئەو جارە بانگەشەیەکی پێشوەختەی هەڵبژاردن بێ بۆ خۆی بۆ تیارەکەی پاشان بێتەوە سەر کەناڵەکانی ڕاگەیاندن دووبارە بڵێتەوە لە بەرخاتری گەلی عێراق و بەرژەوەندە باڵاکانی عێراق و لە بەرخاتری فلان کەس و فلان حەزب و فلان دووبارە بڕیارمدا بێمەوە ناو هەڵبژاردنەکان کەواتە ئەو خوێندنەوانە هەموو بۆ لە دوانەکە و بەیاننامەکەی مقتەدا سەدر دەڵێ ینی سەدرەکان ناتوانن خۆیان لە خراپی گوزەرانی خەڵک بشارنەوە و لە خراپ ئیدارەدانی ئەو وڵاتە بەدەربگرن تا ئەوانش بەشێکی سەرەکی بوون لە پێکەدانی ئەو حکومەتە بۆیە هەر بەیاننامەیەکی وا لەسەر ئاستی نێو دەوڵەتی و لەسەر ئاستی یەقین و سەر ئاستی ناوە خۆیش لەوانەیە لەلایەن لایەنگرەکانیەوە بایەخی بەڵام لەسەر ئاستی ئەگە بەهێت بە پێوەرێکی سیاسی سەیری بکەین ئەو هەیبەت و ئەو سوقڵە گەورەی نابێت هەروەک وتەبێژی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقش گوتی ماوەی خۆکشانەوە لە هەڵبژاردنەکانی عێراق بەسەر چووە هیچ کەس ناتوانێت خۆی بەخشێنێتەوە ئەگەر هات و حکومت بڕیار لەسەر ئەوە بدا هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا بکرێت ئەوە دەکرێت ئەگەر بێت و کاندیدەکانی ڕوتی سەدرش تێدا بەشداری نەکەن کەواتە
یەک مدەکەی بەسەر چووە ئەو جەو بەیاننامەی بڵاو کردوتەوە دووش ئەتاوەکو ئێستا ئەتاوەکو دوێنێ کە بڵێن پێنجشەمە بوو بە شێوەیەکی فەرمی داوای لە کۆمسیۆن نەکردووەکەوە بەشداری هەڵبژاردنناکە تەنیا هاش و هوشێکی ڕاگەیاندن بۆ لە ڕێگا ڕاگەیاندنەوەکانەوە ئەو بەیامی بڵاو کردوتەوە طبعاً بڵێن مقتەدا سەدر کاریگەری لەسەر گۆڕەپانی سیاسی عێراق نییە ڕاست نییە طبعاً هەیەی و کاریگەرێکی بەهێزیشی هەیە کە لە ڕەوتە سیاسیە بەهێزەکان لەسەر ئاستی عێراق طبعاً دوو ڕێگامان لە بەدەستدا دەبێت ئەگەر بێت و قسەکەی خۆی لەسەر بەردەوە لە قسەکەی خۆی بەردەوام بکەوە بەشداری هەڵبژاردنناکە دواخستنی هەڵبژاردنە یانیش ئەوەتەیە هەڵوەشانەوە و ڕاگررتنی هەڵبژارنەکەەوەش عێراق لە قۆناغێکی خراپتر بۆ خراپتر ئەبا یعنی بۆ خراپترین ئەبا بەشداری نەکردنی سەدر و سەدرریەکان لە هەڵبژاردن چارەسەر نییە بگرێ عێراق بەرە و عقارێکی نادیار و زۆر باشە دکتۆر بەڕێز کاگ محەممەد حسام الحوسینی بەخێر بێ بەرنامەی ڕەهەند من ئەمەوێ پرسیاریەوە بکەم لە خطابەکەی یان لە بۆ چوونەکەی بەڕێز مقتەدا سەدرەوە دەست پێ بکەین بەڕێز مقتەدا سەدرەڵێت لەبەرەوەی دۆخی عێراق زۆر خراپە ئێمە لە هەڵبژاردن ئەکشینەوە ئەمە چیمان پێڵێت چی بە عێراقیەکانەڵێ ئایا عێراق بەرەو دۆخێکی پڕ ئارامتر و ناسەقامجیتر ئەڕوات یاخود ئەمەش تەکتیکێکی هەڵبژاردنە زۆر سپاسانەکەم لە ڕاستیدا بڕیاری پاشەکشێکردن یاخود بەشداری نەکردن چ سیاسی بێدی هەڵبژاردن بێت یاخود بڕیاری بەشداریکرا بەشداری نەکردن بێت لە هەڵبژاردندا بڕیارێکە کە دەستوری عێراقی بواری دەدات و بڕیارێکیشە پەیوەندی بەولایەنەوە هەیە کە خۆی خاوەنی بڕیارەکەیە بەڵام ئەمڕۆ لە سایی ئەم قۆناغی ئێستادا کە عێراق پێیدا تێدەپەڕێتووە سروشتی هەڵبژاردننی داهات و هەروەها گرنگی ئەو هەڵبژاردنە وا دەکات کارەکە بۆ تەواوی عێراق سەخت بێت بە تایبەت ئەگەر بێت و لایەنەیەکی سیاسی سەرەکی و گەورە و کاریگار لەسەر ئاستی جێبەجێکردن و یاسادانان و لەسەر ئاستی سیاسیش پاشەکشە بکات وەکو ڕەوتی سەدر و بەشداری نەکات لەو پرۆسە سیاسیە لە ڕاستیدا ئەوە بە شتێکی زیان بەخشدا دەنرێت بە دۆخی سیاسی چونکە بەشداری نەکردنی لایەنێکی سیاسی بەو قەبارێ و بەو گرنگی و بەو کاریگەریە لەو دیمەنە سیاسیە و بەشداری نەکردنی لەو قۆناغە چارەنووسازی عێراقە لەبەرەوە ئێمە لەو بڕواایەداین کە زۆر پێویستە ڕەوتی سەدر پاشگەز بێتەوە و بەشداری بکات لە هەڵبژاردنەکاندا و چونکە هەڵبژاردننی پێشوەختی چاوەڕوانکرا و هەڵبژاردنێکی ئاسایی نییە بەڵکو هەڵبژاردنێکی گرنگە چ لە ڕووی گرنگیەوە ئەتوانم بڵێم هیچی کەمتر نییە لە هەڵبژاردنەکانی 2015 چونکە هەڵبژاردنەکانی 2015 سیمای قۆناغێکی سیاسی نوێی کێشا کە تەمەنەکەی زیاد لە 15 ساڵ بوو ئەم هەڵبژاردنەش بە هەمان شێوە وێنەی قۆناغێکی سیاسی نوێمان بۆ دەکێشێت بۆ دووە ڕۆژی دیمەنی سیاسی عێراق لەبەرەوە بەشداریکردنی لایەنێکی سیاسی گرنگ و گەورەی وەک ڕەوتی سەدری و ئەو کاریگەری گەورەی کە هەیەی و بەشداریکردنی لەم هەڵبژاردنەدا بابەتێکی ئەجگار گرنگە بۆ بەرزکردنەوەی ئاستی بەشداریکردن و نوێنراتیکردنی سیاسی لەبەرەوە گرنگیشە هەموو تێڕوانین و بیر و بۆچوونە سیاسی و گەورە و گرنگە کۆمەڵایەتی و خاوەن کاریگەریەکان بەشداری بکەن بۆی کێشانی وێنەی ئەو قۆناغە سیاسیە نوێ بۆ بەدیهێنانی سەقامگیری ئەو سەقامگیری کە هەمومان کاری بۆ دەخوازیین لە ڕێگەی هەڵبژاردننی پێشوەختەی داهاتووەوە بۆیە ئەمڕۆ کاتێک کە ئێمە قسە دەکەین باسی قۆناغی دوای هەڵبژاردنەکان دەکەین قۆناغی هەڵبژاردننی قۆناغی دوای هەڵبژاردننی پێشوەخت هیوادارین هاوکێشێکی سیاسی نوێ بێت کە کۆمەلگا قوبوڵی بێت هاوکێشەیەک بێت کە پشت ببەستێت بە فەلسەفەیەکی نۆ بە بەڕێوەبردننی کاروباری دەوڵەت جیاواز بێت لە فەلسەفە و هاوکێشەکانی پێشووتر کە مایشکست هێنان بوون ئەم هاوکێشەیە پێویستە ڕەوتی سەدر بەشداری بکات تێیدا بە شێوەیەکی کاریگەر ئەوەش بەهۆی قەبارەی ئەو ڕۆتە لە کۆمەلگای عێراقیدا و ڕووها لە گۆڕەپانی سیاسی عێراقدا و ڕۆڵی ئەو ڕۆتە لە هەموو ئەو قۆناغەتە کە عێراق پێیاندا تێپەڕیوە لە 2023ەوە تاکو ئەم ڕۆژەی ئێستامان لەبەرەوە ئێمە لەو بڕواایەداین کە بەرژەوەندی نیشتیمانی و ئەرکی نیشتیمانی وا دەخوازێت کە هەموو هێزە سیاسیەکان
سازش بکەن یاخود بسازێن بە جۆرێکە لە بەرشەوەندی نیشتیمان دابێت لەبەر ئەوە چاوخشانەوە بۆ بڕیارەدا چاوخشانەوە بە هەڵپەساردننی بەشداریکردنی ڕەوتی سەدری بابەتێکی گرنگە بەڕێز محەممەد بەڵێ بەڕێز محەممەد ینی قسەیەک هەیە کە باز لەوە کرێ عراق تەنها بەرگەی ئەم انتخاباتیان ئەو هەڵبژار نەئەگرێ ئەگەر بێت و هەڵبژاردنە عراقەکان بتوانن بە سەرکەوتووی بە تەوافق لانەبراوەکان حکوومەتێکی تر پێک بێنن ڕەنگە بۆ عراق باشتر بێ بەڵام ئەگەر مام هەڵبژاردنەیە عراقیەکان سەرکەوتوو نەبن عراق لەو تونێلە تاریکە ئاسۆیەکی ڕوونی نابێت بۆ چوونی ئێوە ئێمە لەو بڕواایەتداین کە ئەم پرۆسە هەڵبژاردنە کە هەڵبژاردننی پێشوەختە هەڵبژاردنێکە لەدایک بووە بۆ هاتووە بۆ ئەوەی کە عێراق دەرباز بکات لە قەیرانێکدا کە لە قۆناکانی ڕابردووە عێراق پێدا تێدەپەڕێت لەبەرەوە ئەم هەڵبژاردنە دووشت دەگەێنێت یا ئەوە تا عێراق بگاتە وشکانی سەلامەتی یاخود بەرەو نەزانراو بڕواتە ئەمڕۆ خەڵکی عێراقی هاتوونەتە دەرەوە داوای نیشتیمانێکی باشتر و جەماوەری عێراقی هاتوۆتە دەرەوە داواکاری بەرز کردێتەوە بۆی کە خزمەتگوزاری باشتری پێشکەش بکرێت و داوای ئەدایەکی سیاسی حکومی باشتر بێتە ئاراوە پێم وانە ئەو خەڵکە یاخۆدا ئەو جەماوەرە قوبوڵی بێت بە کۆمەڵە میکانیزمێکی تەقلیدیانەی سیاسیانە مامەڵی لەگەڵ بکرێت چونکە ئەمڕۆ ئەو پەنگ خواردنەوەی کە لە شەقامی عێراقیدا هەیە وەکو تۆپە بە فرێک وایە ئەو تۆپە بەفرۆش ئەمڕۆ قەبارەکەی گەورەترە ڕەنگە بارودۆغ لە هەر ساتەوە وەختێکدا بێ بتەقێتەوە ئەگەر بێت و دوای هەڵبژاردنە حکوومەتێکمان نەبێت یا هاوکێشەیەکی سیاسی وامان نەبێت کە هیوا ئاواتی جەماوەری عێراقی بەدی بێنێت لەبەرەوە زۆر گرنگە کە هەموو هێزە سیاسیە کارا و چالاکەکانی ناو دیمەنی سیاسی عێراقی یەک بسازیان و سازش پێشکەشکەن دوام هەڵبژاردنەکان پارێزراو بێت و هەڵبژاردنێکی پاک و بێگەر بێت بە جۆرێک بکەی بۆ ئەوەتی گەلی عێراقی بەدی بهێنێت ئێمە ئەمڕۆ باسی هەڵبژاردنێک دەکەین کە هەڵبژاردنێکی ئاسایی و تەقلیدی نییە وەکو هەڵبژاردنەکانی پێشووتر بەتابەتی لە هەموو قۆناغەکانی پێشووتردا ئێمە باز لە گرنگی بوونی ئاسایشی هەڵبژاردن دەکەین و ئاسایشی میدیایی بەتایبەتی ئێمە لە ئێستا دەپێشمان بە ئاسایشی میدیاییە چونکە ئەو پرۆسەیە ئەوە ئەو ماوەی کە بۆی تەرخان کراوە بۆ هەڵمەتی هەڵبژاردننی درێژترین ماوەی هەڵمەتی هەڵبژاردنە لە مێژووی عێراقیدا لە 2023 تاوەکو ئەمڕۆ واتە 3 مانگ ماوەیەکی ئاسایی کەم نییە لەبەرەوە زۆر گرنگە ئاسایشی میدیایی هەبێت وتاری سیاسی ڕێک بخاتووە میدیایی و کەناڵ ئاسمانی سیاسیەکان ڕێک بخات بە جۆرێک کە پەنخواردنەوە نەبێت ئەوە بۆشایی نەبێت لە نێوان شەقامی عێراقی و سنووقی دەنگداندا ئێمە ئەمڕۆ باز لە ئاسایشی میدیایی دەکەین هەروەها باز لە ئاسایشی سیاسیش دەکەین پێویستە سەقامگیری سیاسی هەبێت پێویستە دابەزاندنی ئاستی وتاری سیاسی گرش ئامێزانە بکەینە ئەو وتارە سیاسی گرش ئامێزایی کە دیمەنی سیاسی لە قۆنەکانی پێشووتردا شێواندووە و ڕنگدانەوەی گەورەی هەبووە لەسەر واقعی کۆمەلگای عێراقی بەتایبەتی زۆربەی حیزب و هێزە سیاسیەکانی ناو عێراق ڕنگدانەوەی واقعی کۆمەلگای عێراقین و هەندێکیان ئاینین و هەندێکیشیان بەڵێ نەتەوەین و هەندێکیشیان ئەتنیکین لەبەر ئەوە هەر گوتارێکی سیاسی گرش ئامێزانە کە دۆخەکە ئاڵۆز بکات لە نێوەندی سیاسەکەیدا کاریگەریەکەی تەنیا لە ناو نێوەندی سیاسیدا نامێنێتەوە بەڵکو دەگوازرێتەوە بۆ بنکە و پێکاتە کۆمەڵایەتی جیاوازەکان و دەبێتە هەڕەشەیەک بەسەر ئاسایشی کۆمەڵایەتی لەبەرەوە ئێمە پێویستمان بە سەقامگیری سیاسیە پێویستمان بە ئاسایشی سیاسی و ئاسایشی هەڵبژاردن هەیە لەبەرەوە هەموو ئەوانە پێکەوە سیستەمێکمان بۆ دروست دەکەن کە دەبێتە زمینەیەکی گونجاو لەبار بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشەوە بەشێوی گونجاو واش دەکات ئەم هەڵبژاردنە لە توانایدا بە عێراق لەم دۆخە دەربێنێت و بیگوازێتەوە بۆ دۆخێکی باشتر بەراورد بە قۆناغەکانی پێشووتر بە جۆرێک کە زیاتر ببێتە مای بەدیهێنان هیوا ئەوەتی گەلی عێراقی دوای ئەوەش پێویستە پرەنسیپ و بنەمای هاوسەنگی لە بەرچاو بگیرێت لە قۆناکان پێشدا بینیمانە کاتێک کە هاوسەنگی سیاسی لە بەرچاو ناگیرێت عێراق بەرەو ململانێ و قەیران دەڕوات ئەمڕۆ هاوسەنگی سیاسی هەیە
ئەو هاوسەنگیانە پێویستە پارێزراو بن بە جۆرێک کە ببێتە مای بەدیهێنان هیوە ئەوەتیگەلی عراقی نابێت ئەو هاوسەنگیانە لەسەر حسابی بەرژەوەندی نیشتیمانی بپارێزرێت و نابێت لە پێوەرەکانی بەرژەوەندی نیشتیمانی دەربچێت هاوسەنگیەکان دەبێت هەبێت و لە بەرامبەریشدا پێویستە بەرژەوەندی نیشتیمانی بە هەمان شێوە پارێزراو بێت و بوونی هەبێت و ئامادەگی بەڵێ لەگەڵمان بمێنەرەوە بەڕێز محەممەد ئەگەڕێمە وڵات سوپاس دەکەم کاک محەممەد کاک بەڕێز محەممەد باسی کرد کە لە هەر حاڵەتێکدا گەرە و سەقامگیریەکی سیاسی و تەوافقی نەبێت عراق لە لێواری تەقینەوەدا ئێستا عراق زیاتر بەرەو لێواری تەقینەوەی یاخود بەرەو لێواری ئەوەیە کە جارێکی تر خۆیان ڕێخەنەوە و بچنەوە سەر سکەیەکی ئارام یان وەکو خۆی وێنای کرد بڕۆنە سەر ئەو کەشتە بگاتە کەناری ئارام. دیارە تاکە پرۆسە ئێستا کە لە عێراقە باز دەکرێت بۆ خۆی پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختەیە. کاکەزانە پرسیارە گەورەکە ئەوەیە ئەو شەوەی کە یاسای هەڵبژاردننی پێشوەختە بە تەواوی بڕیاری لێدرا تاکە لایەنی سیاسی کە لە ناو بینایی پەرلەمانی عێراقدا ئاهەنگیان جێڕا تەیاری سەدری بوو. ئەوەی کە پرسیارە گەورەکەیە تەنها دوای تێپەڕبوونی چەند مانجێک بەسەر ئاهەنگ جێڕان بۆ دەرچوونی یاسای هەڵبژاردن چی ئێستا بۆ ڕەوتی سەدری لە هەڵبژاردن دەکشێتەوە. من پێم وایە ئایا ئەمە ترسە لە ئەنجامی هەڵبژاردن یا ترسە لەوەی کە هەڵبژاردن هاتوش نەبێتە ڕێگە چارە کامیانە هەندێک بۆ چوونەکان کاکەزانە من پێم وایە هەندێک بۆ چوونەکان زیاتر لەوە نزیک دەبنەوەکە ئەو مانۆرە سیاسیەی باوەی لە ڕابردوو بینیمان تەیاری سەدری لەگەڵ هێزێکی کوردی لە هەرێمی کوردستان و لەگەڵ چەند لایەنێکی سونیدا ئەو مانۆرە سیاسی چەند مانجی ڕابردوو دەیان کرد وێنای ئەوەیان بە خەڵکی دەداکە ئەوان تەنها تەیاری سەدری سەروی 100 کورسی دێنێ بە هاوکاری ئەو دوولایەنەش دەتوانن حکوومەتی ئایندە دروستکەن و لەوێشەوە هەنگاوی گەورە بەرەو گۆڕانکاری بنێن. بەڵام هەندێک پێشبینیەکان بە تایبەتی دوای ئەو ڕووداوانەی لە هەندێک شاری شیعی ڕوویدا و بۆ خۆی پێکدادانێک دروست بوو هەندێک هوتافمان جێرێ بوو دژی تەیاری سەدری و توندبوونی خطابی سیاسی لایەنە شیعەکانی ترش بەرامبەر بە تەیاری سەدری هەندێک بۆ چوون ئەڵێت هەیئەی سیاسی تەیاری سەدری باسییان لەوە کردووە ئەو 100 کورسی کە ئەوان باسییان کردووە ڕێژەیەکی زۆر لەوە کەمتر بەدەستێنن کە لە ئاسی تموحی ئەوان نییە و ئەو پرۆژە و مانۆرە سیاسی کە چەند مانجێکە کاریان لەسەر کردووە فەشەل دێنێ ئەمە ئەگەر بێت و جانبە ترسەکەی بێ لەوەی نەتوانن ئەو ژمارە کورسیە بێنن. ئەگەر دیوی دووەمش بێت ترس بێت لەوەی کە ڕەوتی سەدری ئەگەر بتوانن ئەو مانۆرە سیاسیان سەرکەوتوش بێ ئایا دەتوانن ئەوەی کە پێیان وایە بەرنمەیان دەبێ بۆ ئەوەی عێراق لەو تونێلە ڕزگارکەن دەتوانن سەرکەوتوو بن. من پێم وایە ئەگەر دیوی دووەمی یاخۆت بەشی دووەمی ئەمەیان ڕاست بێ ئەمەی ئێستای مقتەدا سەدر مانۆرێک دەبێ بۆ ئەوەی فشار لەسەر لایەنە سیاسی عێراقیەکان دروستکە بە وەیلانی کەم جۆرە بەیاننامەیەک بەڵێنێکە بێ لە لایەنە سیاسیەکان بەوەی کەوا گەر هەڵبژاردنمان کرا و هەڵبژاردنمان کرد بە دەرگایەک بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق دەبێت سەرجەم لایەنەکان هاوکاری سەدر بن لەبەرەوەی ئێمە هەموو ئاگاداری ئەوەین تەیاری سەدری خۆی ئامادە کردووە لەم قۆناغەدا حکوومەتی عێراق بگرێتە دەست بە تایبەتی گواستنەوەی حکوومەتی عێراق لە حزبی داوە بۆ تەیاری سەدری وەرچەرخانێک بێ بۆ عێراق. بۆیە من پێم وایە ئەوەی کە مستەفا کازمیش باسی دەکات لە تویتەکەیدا کە دەڵێ هەڵبژاردن پێشبینی هەڵبژاردن ناکەم بە بێ بەشداریکردنی تەیاری سەدری شتێکی قورس دەبێ و ئێستا دەبینی هەندێک لایەنی سیاسیش ئەم ئێوارەیە کۆبوونەتەوە و کە لە کاتی خۆی هەڵبژاردن بکرێت مەسەلەن ئەم ئێوارەیە مستەفا کازمی هەندێک لایەنی سیاسی بەڵێ هەندی لایەنی سیاسی داوا لە تەیاری سەدری دەکەن کە پاشگەز بێتەوە لە بڕیارەکەی و بەشداری لە هەڵبژاردن بکە. بۆیە من پێم وایە خۆ بۆ خۆشی تەیاری سەدری لە ڕابردوودا کاکەزانە بابەتی کشانەوە و دووبارە بەشداریکردنی تازە نییە. مقتەدا سەدر لە 2013 دەست لە کاری سیاسی دەکشێتەوە لە 2014 و لە 2016 و 19 لە سێ قۆناغدا سەرجەم مەکاتیبەکان نووسنگەکانی تەیاری سەدری هەڵدەوەشێنێتەوە و زۆرجار لە حکوومەتش کشاوەتەوە. بۆیە ئەم جۆرە مانۆرە سیاسیە غەریب نییە بۆ تەیاری سەدری بۆ ڕەوتی سەدری. ئێستا هەموو لە بەردەم ئەو پرسیارەی
ئایا لە کۆتادا تەیاری سەدری پاشگەز دەبێتەوە بەشداری هەڵبژاردن دەکا یان سوور دەبێت لەسەر مەوقفەکەی من پێم وایە بە بەشداریکردن و بە بەشداری نەکردنی تەیاری سەدری کاریگەری گەورەی دەبێت لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان بە بەشداریکردنی کاریگەری گەورەی دەبێت و بە بەشداری نەکردنشی لە دەرەوەی گۆڕەپانی ئەو بەرهەمی ئەو هەڵبژاردنەش تەیاری سەدری کاریگەری گەوری دەبێنێت لە ڕابردووە بینیمان تەیاری سەدری لە خۆناغێکە بینایی پەرلەمانی داگیر کرد بۆیە من پێم وایە بە هەردوو دی و ئەم بڕیارەی تەیاری سەدری کاریگەری لەسەر هەڵبژاردن و ئایندەی عێراق دەبێت زۆر باشە دکتۆر ئاراس یعنی پێت وایە لە عێراق ئاو نییە کارەبانی تەوانەوە بە هەرێمی کوردستانیش ڕاستە کارەبانیەوە خزمەت گوزاری سەحی نییە و کێشەی تەدروستی هەیە و کێشەی ڕێگاوبان هەیە و ماشەڵڵا پێت وایە هیچ لایەنێک هەبێت بتوانێت بە تەنیا حکوومەتی ئایندەی عێراق پێک بێنێت ئەمە یەک دووەم بەشی دوم پرسیارەکەم ئەوەیە عێراق دەرەقەتی ئەوە دێت توانای ئەوەی هەیە هێزێک بەبێت تەوافق حکوومەت پێک بێنێ وەک ئەزانی لەناو دام و دەستگاکانی حکوومەتی عێراقیە حکوومەتی ینی دەولە عەمیقە هەیە قوربان پێش ئەوەی وەڵامی هەردوو پرسیارەکە دەمەوە دروستکردنی حکوومەت لە عێراق دەینیا پەیوەزنیە بە عێراقیەکان ئەتۆ دەبێت بزانانی عێراق لەکوێی ئەمریکادایە ئەمریکا چێوێ عێراق لەکوێی ئێراندایە عێراق لەکوێی دەوڵەتە ئەقلیمەکانی تردا ئەوانە هەموو کاریگەریان هەیە لەسەر دروستکردنی حکوومەتێکی تەوافقی لە عێراقی بۆیە هیچ پارت و لایەنێکی سیاسی لە عێراق بەتەنیا ناتوانێت حکوومەت دروست بکات طبعاً سیستەمی هەڵبژاردننی ئەو جار بە پێی زانیارەکانی من سیستەمی ئیتیلافات گۆڕاوە پێگەی قومیەت کەم بۆ تۆ ڕووکراوە لە ئیتیلاف لەسەر ئاستی عێراق بۆی دروستکردنی حکوومەتێکی باش و زیاتر خزمەتکردنی ناوچەکانی هەرێمی کوردستان یەکێتی گۆڕان کە بە هاوپەیمانی کوردستانی ناویان بردووە لەوانەیە لە ڕوتی عمار حەکیم و هەندێک لایەنی تر نزیکترن ئەو پارتی لە ڕوتی سەدرەکان نزیکن کەواتە ئەو فرەلایەنێ و ئەمن پێم باشە لەوانەیە لە کۆتاییدا بتوانین خزمەت بە هەرێمی کوردستان بکەین لە ڕێگای ئەوەی کەوا ئێستا ئەمە نەمانتوانی لە پەرلەمانی عێراق بۆ 65 دەنگە زۆر دەستکەوت بۆ هەرێمی کوردستان بێن بگرە پەرلەمانی ئەو جاری عێراق زۆر بند و کۆسپ و تەگەرەی بۆ پرسە سیاسەکانی هەرێمی کوردستان دروست کرد بۆیە گرتنە ڕێی ئەو ڕێچکەیە هەر پارتی و لایەنێکی سیاسی لەگەر پارتێکی بێزی عێراقی ئیتیلافی پێک بێنێ لە ئایندە لە دروا یان حکومەت دروست بکە ئەمن بەکارێکی باشی دەزانم خراپ نییە لەسەر بۆ خزمەتکردنی هاو نیشتمانیانی کوردستان دووش دوێنێکە وەفدی ئەمریکا لێرە بووە برێک مەلگرۆ وەفدی ئیطلاعاتی ئێران و دەستگا مخابراتەکانی ئێران بە هەمان شێوە لە عێراق بوون ئەوانە لە بەرخاتری چاوی جوانی هاونیشتمانیانی عێراقی و کوردستانی لێرە نین بۆ پاراستنی بەرژەوەندە باڵەکانی خۆیان لێرەنن برێک مەلگرۆ دوێنێکە هەر مباشر بڕە لەگەڵ کازمی قسەی کردووە ئەگەر بێت و هەند ئەو کابینێژ و کابینەکانی تر بێ ئەوە دوورمەبینە هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێتەوە یعنی ئەو ئاماژەنە هەنە هەندێ پێشهاتشیان داوە بە عێراق و هەنگاوانە داوێن وەک شانەوەی شەریکەی ئەکسن مۆبۆلی ئەمریکی بریتیش پتریۆمی بەریتانی وا خەریکە ئاکشێتەوە تەهدیدەکە ئەوانە هەموو هەنگاون ئەگەر هات و عێراق بە پێی پێوەرە نێو دەوڵەتەکان بە کورتی و کرمانجی حکوومەتەکەی جێگای ڕەزامەندی ئەمریکانە بێ لەوانەیە کێشەی دوری بۆ دروست ببێ من پێشتر باسم کرد عێراق دەبێت زۆر لێزانانە بتوانێت خۆی لە نێوان بەرداشی ئەمریکا و ئێراندا پارێز بە هەمان شێوەش ئێران لە ڕێگای کۆمەڵی گروپی چەکدار لە عێراق خەباتی چەکداری دژی ئەمریکا گۆڕاوە لە زەمینیەوە بوو بە ئاسمانی لە ڕێگای درۆن بگرە ئەو درۆنانە بوونەتە مەترسی لەسەر هەرێمی کوردستانیش لە مەتاڕی هەولێر و لە پێگەکانی تری ئەمریکا لە هەناوچەکانی تری عێراق دەری بە تایبەتی لە ئەمبار و عین ئەسەد دووش هێنانی ئەو هێزەی وەختی خۆی کاتی خۆی سەدام حوسێنیان پێگرت و ڕژێمی سەدامیان پێ ڕوخاند هێزی زیرنی ئەمریکی بۆ عین ئەسەد ئەوەش هەنگاوێکی تری ئەمریکایە کە ئێستا لەگەڵت داما تا هەڵبژاردن دەکرێت گەر هات ئەو حکوومەتێکی تەوافقی ڕێک و پێک نەبوو لەژێر ڕەزامەندی ئەمریکادا نەبوو لەوانەیە ئەمریکا ئەو هاوکاریە داراییانەی پێشکەشی عێراقی کردووە وەکو خۆی نامێنێ جۆی هۆدیش ڕایەردەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا لە بەیاننامەکانی خۆی زۆر بە جوانی باسی دەکات دەڵێ ئەگەڵ ئێمە لەگەڵ عێراقین چاودێری هەڵبژاردنەکانی عێراق دەکەین بەڵام ئەگەڵ هات و هەڵبژاردنێکی نەزیح نەبوو کێشەکانی عێراقی چارەسەر نەکرد ئەو جارە ئیدارەی نوێی ئەمریکا زۆر بە ڕاشکاوانە باسی داهاتوی عێراق دەکات ئەوانە هەمووی هەنگاون لەسەر ئاستی ئەمریکا یعنی بە تەنیانی لەگەڵ هاوپەیمانەکانی لەسەر ئاستی ئێرانیش کۆمەڵەت موحاتی خۆی هەیە دەوێتی ئەو پارتولانە سیاسیانی کەوا لە عێراقدا هەنا بگەنە دەسەڵات و پێگەی ئەمریکا لە عێراقدا لاواز بکەن
کەواتە ئەرچی سیاسیەکانی عێراق و پارت و لایەنە سیاسەکانی عێراق کورسە حکومەتێک لە دوایەکانی عێراقیش نەیانتوانی خۆیان لەو بارگرژیە و یان لەو زەختە نێودەوڵەتەی ئەمریکا و ئێران و وڵاتانی تر خۆیان ڕزگار بکەن نەشیان توانی حکومەتێک دروست بکەن جێگای ڕەزامەندی هاونیشتمانیانی عێراقی بێت و زۆر ڕێگا و زۆر هۆکار هەنەکە تۆ باسی بکەلەوانێ بۆ بەرنامە نەتوان هەمووی باز بکەین بەڵام ئەوانە هەموو هۆکارن و خراپی بارودۆخی گوزەرانی خەڵکیش واتە سەوەڕ دەکرێتکەوا ڕێژەی دەنگ بەشداریکردن لە هەڵبژاردن کە 24 میلیۆن کەس مافی دەنگدانی هەیە لەوانەیە 10 میلیۆن تا 12 میلیۆن بەشداری بکە. بەڵێ بەڕێز سید محەممەد وەکو پرسیاری لە دکتۆر ئاراسم کرد مەسەلەن عراق یان هەڵبژاردننی داهاتوی عراق ئەتوانێت مەسەلەن هێزێک یان اتفاقیەکی ئێستایی مەسەلەن پێشوەختە حکوومەتی داهاتوی عراق پێک بێنێت یاخود دۆخی عراقی ئەوە نییە هیچ کەسێک چاوی لەوە بێ کە بە تەنیا بڵێت من حکوومەت پێکەهێنم. هەموو ئەو سینناریۆیانە و وەستاون بندن بە قەبارەی بەشداریکردنی هەوڵاتیان لە هەڵبژاردنەکاندا ئەگەر بەشداریکردنەکە گەورە و کاریگەر بێت ئەوە بەدڵنیەوە دەکەوینە بەردەم هاوکێشەیەکی سیاسی نوێ دەکەوینە بەردەم دەستەبژێرێکی سیاسی کە کار دەکات بۆ بەدیهێنانی هیوا ئاوەتی گەلی عێراقی یان هیوا ئاوەتی بەشێکی زۆر لە ڕۆڵەکانی گەلی عێراق بەڵام ئەگەر بەشداریکردنی هاوڵاتیان لە هەڵبژاردنەکاندا سنووردار و کەم بێت ئەوە بەدڵنیاییەوە هاوکێشەکە هەمان هاوکێشەی قۆناغیان ڕابردوو دەبێت و هەمان هێزە سیاسیەکان دێنە پێشەوە و دەچن ناحکوومەتەوە ئەوەش لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە ئێمە کاتێک کە باسی ئەو هێزانە دەکەین مەبەستشمان هێزە تەقلیدیەکانە ئەو هێزە تەقلیدیانە جەماوەرێکی دیاریکراوی ڕێکخرا و چەسپای خۆیان هەیە کە دەچن بەژاری دەکەن لە دەنگدانە چ بەشداریکردنی هەڵبژاردن بەرز بێت یان نەزم بێتە دەنگی ئەو جەماوەرە لە حاڵەتی کەمی بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا دەبێتە شتێکی یەکلایکەرەوە واتە دەبێتە ئەو پەڕەی کە وێنەی قۆناغی داهاتوو دەکێشێت بەڵام ئەگەر بێت و بەشداریکردنی هەوڵاتیان لە هەڵبژاردنەکاندا بەرز بوو و ڕێژەی بەشداریکردن زۆر بوو بەشێکی زۆر لە جەماوەر بەشداریان کرد نەخێر لە حاڵەتەدا جەماوەر هاوکێشەی سیاسی داهاتوو دیاری دەکات کە لە ڕێگەی هەڵبژاردنەکاندا دروست دەبێت لەبەرەوە هەڵبژار هێزە سیاسەکان لە ئێستا دەستیان کردو بە ڕوژاندنی هەستی ناومێدی و ڕەتکردنەوەی سیاسی بۆ ئەوەی کە ئەو مەودا خۆڵەمیێشی کە هەیە و دووری بخاتەوە واتە ئەو مەودەهایی کە نەکەوتە ژێر کاریگەری حزب سیاسیەکان و ئایدۆلۆژی حزب سیاسیەکان کە ئەمانە قوتلەی گەورەنە و جەماوەری گەورەن و جەماوەرێکە لە توانایدایە کوتلەیەکی سیاسی نوێ دروست بکات کە کار بکات بە بدێنان هیوا و ئاواتی گەلی عێراقی لەبەرەوە هەموو ئەو سینناریۆیانە و هەموو ئەو بیر و بۆچوونانە و هەموو ئەو شیکردنەوەانە بندن و پەیوەستن بە قەبارەی بەشداریکردنی هاوڵاتیان هەڵبژاردنەکانی داهاتوودا ڕێژەی بەشداریکردن چەندە زیاتر بێت دیمەنی سیاسی زیاتر دەگۆڕێت و زیاتر دەگەینە کۆمەڵە هاوکێشەیەکی سیاسی کە لە خزمەتی هیوا و ئاواتی گەلی عێراقیدا بێتە لە ڕاستیشدا پێم وایە کە ئەرکی سەرشانی هێزە سیاسیەکان و دەستەبژێری سیاسی و بەتایبەتی دەستەبژێری میدیایی ئەرکی سەرشانیان ئەوەیە کە هەستی ئەرێنی بوروژێنن بەرامبەر بە هەڵبژاردنەکان و هانیان بدەن بە شێوەیەکی زیاتر بەشداری بکەن و پلان دابنێن بۆ بەرزکردنەوەی ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا چونکە هیچ ڕێگە چارێکی ترمان نییە جگەل لە بەشداریکردن دەبێت لە هەڵبژاردنەکاندا بۆی کە بەردەخی عێراقی بگۆڕین بەرەو باشتر ئەمڕۆ ناکرێت باسی کودەتای سەربازی و شۆڕش و شتی وا بکەینە پێم وانێ هیچ کام لە وردەکاریان نەسوودێکی ئەوتویان هەبێت بۆ گۆڕین دیمەنی سیاسی بەڵام کاتێک باس لە شۆڕشێکی هەڵبژاردن دەکەین کاتێک کە باس لە زۆری و بەرزی ڕێژەی بەشداریکردن دەکەین ئەوە دەڵێنەوە قسەی واقعیە و دەگونجێت لەگەڵ پرەنسیپەکانی دیموکراسیەت و دەگونجێت لەگەڵ واقعی سیاسی عێراقی لەبەرەوە ڕاستی ئێمە لە بەردەم دوو بژار دەدەین یان ئەوە تا ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردندا کەم و دیاریکراوە سنووردار بێت وەکە ئەوەش وا دەکات
ئەنجامی داهاتوو هاوشێوی ئەنجامەکانی پێشووتر بێت و هەمان هێز و لایەنی سیاسی و هەمان نەخشی سیاسی دروست بێتەوە دووبارە بێتەوە دووبارە خۆیان بەرهەم بێنەوە بەڵام ئەگەر ڕێژەی بەشداریکردنی سیاسی بەرز بێت کەەوە بژارەی دووەمە ئەوە نەخێر لێرەدا گۆڕانکاری گەورە لە دیمەنی سیاسیدا دروست دەبێت هیوا ئەوە دیگە لە عێراقیەکان بەجێبەجێ دەکرێت و باز لە گۆڕانکاری لە فەلسفەی ئیداری سیاسی دەوڵەتی عێراقی دەکەین لەبەرەوە ئەو بارودۆخەی کە لە ئێستادا هەیە بۆ ئەو زمینەی کە هەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت و پابندبوون بەوادەی ئەنجامدان هەڵبژاردنەکە و سێمیش بەشداریکردنی زۆر و گەورەی سیاسی و کاریگەر کە لە توانای دابێت گۆڕانکاری دروست بکەوت دیمەنێکی سیاسی نوێ بێنێتە کەوە کە باشتر بێت لە بارودۆخی پێشترەوەوان و خاڵان کە ئێمە باسییان دەکەین بە کورتی ئەمەیەت بڵێم ئەوە وەڵامێکە بۆ پرسیارەکانی تۆ کەسێکیش نییە کە بتوانێت وەڵامێکە بداتەوە جیاواز بێت لە وەڵامی کە من ئێستا پێشکەشی تۆم کردی چونکە ئەمە دیمەنێکی سیاسیە دیمەنێکی هەڵبژاردنە پەیوەندی بە بارودۆخی کۆمەڵایەتی و بارودۆخی میدیایی و بارودۆخی گشتیەوە هەیە و ئەو بارودۆخە گشتیەشە کەوا دەکاتە ئاراستە و تێڕوانین و بیر و بۆچون و بژاردەکانی جەماوەر دیاری بکات و ڕێژەی بەشداریکردنی خەڵک زیاتر بکات و گەورەتر بکات کە لە توانای دابێت دیمەن و بارودۆخی سیاسی بگۆڕێت بەرەو باشتر بەڵام ئەگەر بێت و باز لە بژاردەیتر بکەین باز لە گۆڕانکاری بکەین لە دەرەوەی عێراق و باز لە گۆڕانکاری بکەین لە دەرەوەی سنووقی هەڵبژاردنەکان لە عێراقدا ئەوانە کۆمەڵە شتێکن لەو بڕوایەدام کە چیتر هیچ سوودێکیان نییە لەم بارودۆخە سیاسی عێراقدا چونکە ئێمە هەمومان دەزانین ئەم بارودۆخە و هاوکێشە سیاسیانە و ئەو هێزە سیاسی کە لە عێراقدا کار دەکانە لق و پۆپ و درێژکراوی زۆریان هەیە لە ناو لە دەرەوەی عێراقدا و ئەو درێژکرا و لق و پۆپەش کە لێیان بۆتەوە بە کاریگەریان هەیە لە دیمەنی سیاسی عێراقدا ئەوە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە ئێمە باس لە کۆمەڵە هێزێکی سیاسی دەکەن کە باڵی سەربازیان هەیە کە کاریگەریان هەیە لە دامەزراوە ئەمنیەکاندا و هەروەها کاریگەریان هەیە لە جمگە جیاوازەکانی حکوومەتیشدا لەبەرەوە ناکرێت لە دەرەوەی سنووقی دەنگدان ئەو کاریگەری ئەو بارودۆخە بگۆڕین لەبەرەوە سنووقی دەنگدان تاکە میکانیزمێکە کەوا دەکاتە ڕەوڕەوەکە بخاتە سەر ڕێگای خۆیت و بەرەو ئاڕاستەی دروست و ڕێک و ڕاستی بیجوڵێنێت بۆ ئەوەی حکوومەتێکە عێراقی بنیاد بنێت دروست بکاتە بەڕێز سید محەممەد ئاخیر سەرنجی خۆت و ئاخیر بۆ چوونی خۆت شخصی پێم بڵێ وەکو سەرکردەیەکی گەنج پێ دوایە عراقیەکان دەکەونە دۆخێکی ئارامەوە بۆ هەڵبژاردننی داهات و یاخۆت دەچینە دۆخێکی ئاڵۆزەوە بە کورتی بێ سوپاس دەکەم. سنووقی هەڵبژاردن وەڵامی و پرسیارە ئەداتەوە لە ڕاستیدا هەموو هەرج وەڵامێک هەبێت بۆ ئەو پرسیارەیەوە پشیکردنەوە تێڕوانینە ڕەنگە ڕاست بێت ڕەنگە ڕاست نەبێت بەڵام سنووقی دەنگدان ئەو ئەنجامی کە بەدەست دێت وەڵامی ئەو پرسیارە دەداتەوە ئایا ئێمە بەرەو عێراقێکی باشتر دەڕۆین یاخود ئێمە بە ئاراستەیەکدا دەڕۆین کە بەرەو پاشەکشەکردن و تێکچوون و قەیران و دەگەڕێنەوە بۆ چوارگۆشەکانی یەکەم جار کە بە هەزار حەڵی دەرچین لەبەر ئەوە تەنیا ئەو دوو بژاردەیە هەیە بژاردەیەکەم و بژاردەی دوام و ئەوەشی کە ئەو دوو بژاردەی دیاری دەکات بریتە لە سندوقی دەنگدان. سپاس دەکەم زۆر سپاس مامۆستا محەممەد دوا سەرنجی خۆتم پێ بڵێ بە کورتی بێ زۆر گرنگە کورد چی بکە بۆ ئەوەی داواکانی کورد پەیوەندەکانی کورد لەگەڵ بەغا لە دوای هەڵبژاردن نەچێتە ئەو توونێ لە تاریکەوە بە چارەنووسێکی خراپ نەگا من پێم وایە دەبێ ئەوەی کە گرنگە ئەوەیە ئێستا کە بزۆتەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان هاوپەیمانی کوردستانیان دروست کردووە بۆ ئەوەیە بڕیاری ئەوەی بەغدا کەی دۆستە و کەی دوژمنە بەغدا کەی یارە و کەی نەیارە ڕزگاری کەین لەوەی کەوا یەک سەرکردە بڕیاری لێدا یەک حزب بڕیاری لێدا ئەگەر بێت و ئێمە بتوانین ئەو بڕیارە بکەینە بڕیاری دەستە جەمعی پێم وایە زۆر گرنگ دەبێت لە لای کورد کە دەستکەوتەکانی کورد داواکانی کورد پرسەگرینگەکانی بینی کورد و بەغدا نەچێتە ئەو توونیە لە تاریکەوە و چارەنووسی ئەوانەش بە چارەنووسی عێراقەوە نەبەسترێت. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا محەممەد بەڕێز دکتۆر ئاراس دوا سەرنجی خۆتم پێ بڵێ بە کورتی.
وڵام من دەڵێم عێراق لە قۆناغێکی زۆر هەستیاردایە ئەمریکا دوای 20 ساڵ ئەفغانستانی بەجێهێش لەوانەیە ئەگەر عێراق نەکەوتە سەر ڕێچکەی خۆی لە ڕووی حکومدارەتی و لە ڕووی خزمەتکردنی هاونیشتیمانی لەوانەیە لە دوای 20 ساڵی ژیان 22 ساڵ 23 ساڵی ئەمریکا عێراقش بەجێبهێڵێت کە ئەمریکا کە عێراقش بەجێهێدرا لەلایەن هاوپەیمانانەوە تووشی چارەنووسێکی نادیار و کۆمەڵێ هاش و هوشی سیاسی ناوچەکە ئەبینکەوە ئەبینە خواردنێکی زۆر ئاسان بە وڵاتە ئەقلیمیەکان کە لە ناوچەکە ئەدا هەیە و بۆ مەرامی سیاسی خۆیان ئێمە بەکاردێنن دووش جۆری شەڕی وڵاتان لە عێراقدا گۆڕاوە بۆتە شەڕی بە وەکالەت ئەو شەڕە بە وەکالەتە ئێستا لە ئەرزی واقعدا لە عێراقدا هەیە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا عاقلانە و بڕیاری داوە لە شتەکان خۆی نەکردوتە تەرەفێ لە ناو کەشە سیاسەکانی عێراق وەکو تەماشاکەرێک سەیری بارودۆخی کردووە ئەوە بە قازانجی هەرێمی کوردستان دەشتێتەوە خۆزگا هەموو پارتولانە سیاسەکان یەک لیستیان هەبایە ئەوە ئەوەندە لیست و جودانەبانە لا بژاردنەکان بۆ زیاتر بیانتوانی بە پێگەی کوردستان بەهێز بکەن ئێستاش لە ڕێگای ئەو لایەنە سیاسانی عێراقەوە ئەتیلاف دروست دەکەن یاخود هاوپەیمانەتی پێکدێنی وادارین لە کابینەی داهاتووی حکوومەتی عێراق بتوانن کێشە چارە سەرکراوەکان و چارە سەراوەکان بە قۆناغێکی باشتر و خزمەت بە هەرێمی کوردستان و هاونیشتمانیانی هەرێمی کوردستان بگەێنن. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئارەز عەبدوڵڵا چاودێری سیاسی سپاس بۆ بەڕێزتان سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد نەسڕەدین سکرتێری مەکۆی کەرکووکی بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ بەڕێز هەروە سپاس بۆ بەڕێز محەممەد حەسام الحوسەینی سەرکردا لە ڕەوتی سەدر لە ڕەوتی حکمە بینەرانی خۆشەویست عێراق لە تونێلێکی تاریکدا تەوەریەم شەوی ڕاهاند بوو لەگەڵ سێ میواندا تا و توێمان کرد و کۆمەڵێک شیکردنەوەی جۆرا و جۆر و کۆمەڵێک پێشاتی جۆرا و جۆر لە بەردەمی عێراق و عێراقیەکانە کارێمی کوردستانیش لی بەدەرنیە و لەناو ئەو کەشتیە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕانمان پێشکەشکردن خواتان لەگەڵ